گرنگی ڕۆڵی لاوان برایان و کوشکان لەوەیە لاوان چینەکەن لە هەموو چینەکانی تری کۆمەلگا طموحیان زیاترێکە. یعنی لەوانەیە خەڵکێکی مناڵ کەمتر عەقڵی بە دنیا ئەشکێ لەبەرەوە هەڵپەی بۆ دنیا کەمترە. خەڵکێکی پیر هیوا بڕاو بووە لە دنیا، ئەویش طموحی بۆ دنیا کەمترە. بەڵام طموحی گەنج سنوورێک نییە بۆ طموحی گەنج. گەنج ئەو کەسەیە کە خۆی بە خاوەنی کۆمەلگا ئەزانێ و بڕیاردەر و بنیاتنەری کۆمەلگا فیعی گەنجن بە درێژایی مێژووی هەموو شۆڕشەکانیش و هەموو ئاینەکانیش. ئەو کەسانەی کە پێغەمبەر یا شوێن کەوتەی پێغەمبەران بوون فیعی گەنج بوون. یعنی بۆ نمونە حەزرەتی ئیبراهیم کە خوای پەروەردگار لە قورئانە باسیەکە کاتێک کە بتەکانە شکێنێ خەڵک کە باسیەکەن قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم وتیان بیستومانە گەنجێک مێرد مناڵێک ئەم بتانە ئەم خوایانە بە خراپ باسەکە ناوی ئیبراهیمە. یا پەروەردگار کە باسی چیرۆکی یارانی ئەشکەوتەکە ئەفەرمێ ئینەهم فتیەتون، ئەمانە فیعەی گەنج بوون، ئەمانە کۆمەڵێکن گەنجن تازە پێگەیشتون طموحیان زۆرە. لەبەرەوە گەنجایەتی ئەو طموحی هەیە بۆیە ئەکرێ قسە لەسەر کاری گەنج بکرێ. خاڵی دووەم گەنج ئەو فیعەیە کە زۆرترین کاریگەری گۆڕانکاری لەسەر گەنج دروست ئەبێ. ئەو خەڵکانی کە پیرە بن عادەتەن درەنگتر ئەتوانن بگۆڕێن. ئێستا تۆ وەرە چەند بتەوێ قەناعەت بە پیاوێکی پیر بکەی بە شێوازێک لە شێوازەکانی نوێشکردن یا شێوازێک لە شێوازەکانی تێگەیشتن لە دین زۆر زەحمەتە ئەو قەناعەتە بگۆڕێ کە لە گەنجیا وەریگرتووە. مناڵیش تێناگا تا بگۆڕێ، بەس گەنج قابلیەتی گۆڕانی زۆر باشی هەیە. یعنی ئەتوانێ قەناعاتی بگۆڕێ، ئەتوانێ هەڵکە لەگەڵ ئەو بیردۆزە لەگەڵ ئەو بۆچوونە تازەیی کە بۆی دروست ئەبێ. بۆ یەکە قسە لەسەر گەنجەکەین، قسە لەسەر ئەو فیعەیە ئەەکەین، قسە لەسەر ئەو چینە ئەەکەین کە قابلیەتی تەغییری لە هەموو چینەکانی تری کۆمەلگا زیاترە. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە گەنج لە هەموو چینەکانی تر گوڕوتینی بۆ گۆڕان زیاترە. یعنی ئەگەر ئێمە بمانەوێت گۆڕانکاری لە کۆمەلگایە دروستکەین زۆر زەحمەتە بتوانین بە غەیری گەنج گۆڕانکاری دروستکەین، چکە خەڵک حەماسی نامێنێ کە ئەچێتە تەمەنەوە تووشی فتورە بێ، قەناعەتی بە تەغییر کەم ئەبێتەوە. پێی وایە کە گۆڕانکاری زەحمەتە، ئالوودەبووی کۆمەڵێک خەمی تر ئەبێ، خولیایی کۆمەڵێک بۆچوونی تر ئەبێ، کەواتە ئەوانە کەمتر ئەتوانن گۆڕانکاری بکەن. بەڵام گەنج حەماسێکی زۆر باشی تایە، ئەم حەماسە قابلیەتی بەدەنی و عەقلی و نەفسی و جسمی هەیە کە مساعیدە بۆی. یعنی تۆ ئێستا قابلیەتی ئەوە تایە خۆ ڕابگری، قابلیەتی ئەوە تایە مەسەلەن بیرکردنەوەیەکی ژیرانەیە، بیرکردنەوەت قوڵە، بیرکردنەوەت هەستیارە. اینجا کەسێکی تەحمل ئەەکەی، ئەتوانی شەو نەخەوی، شەو نخونیت پێ ئەکرێ، تەحملی ماندووبوونت پێ ئەکرێ. لەبەرەوە ئەم حەماس و حەیەویەتە هۆکاری سەرکەوتنی زۆرە. بەڵام پێدان یا طموحی گەنج لەم قۆناغەیە ئەبێ دووشت هەبێ لە پشتێوە بۆ ئەوەی گەنج بتوانێ عەتایی هەبێ. یەکەم ئەبێ قەناعەتی هەبێ بەوەی کە ئەتوانێ گۆڕانکاری دروستکە. یعنی ئێمە ئەو فیعەیە کە قسەی لەسەرەکەین ئەبێ هەر یەکێک لە ئێمە لە هەر ناوەندێکا کە کارەکەین ئەبێ ئەو قەناعەتە لە ناخمانە بچەسپێ کە ئێمە خەڵکێکین گۆڕانکاریمان پێ ئەکرێ، نابێ خۆمان بەکەم بزانین. عولەما ئەڵێن ڕوب هیمەتین ئەحیەت ئومە، لەوانەیە هیمەتی گەنجێک ئومەتێک دروستکە، ئومەتێک زین و کاتەوە. ئەو کۆمەڵگایانی کە پێشەکەون برایان و خوشکان ڕاستە هۆکاری سەرکەوتن ئەڕەخسێ، بەڵام هەموو ئەو کۆمەڵگایانی کە گۆڕاون لەسەر دەستی تاکە کەسێکا گۆڕاون. پێغەمبەران کە خوا ناردوونی بە تاکە کەس هاتوون، هیچ پێغەمبەرێک کە هاتووە عەشیرەت و بنەماڵەکەی پێغەمبەر نەبوون، بەتەنیا پێغەمبەرێک هاتووە وە گۆڕانکاری لە کۆمەلگا ئەو پێغەمبەرێک کردوێتی. بۆیە ئێمە نابێت کەسمان پێکەم بێ و ناش بێ قەناعەتمان وابێ. زۆر جار خەڵک ئەمە ئەڵێ وەڵا کاکە تۆ ناتوانی لە مواقعەیە گۆڕانکاری بکەی. ئەو دەستگا ڕاگەیاندنە زەبەلاحانی کە دەسەڵاتی خاتەکار، ئەو هێزە عەسکەریە لە بن نەهاتووی کە ڕۆژئاوا هەیەی، ئەو تەوژمە فکریەی کە لەم وڵاتانەیە بڵاو بوونەتەوە، ئەو گۆڕانکاری و داڕوخاویەی کە بەسەر خەڵکی ئێمەیە هاتووە لەم وڵاتانەیە، ئەو ئیستیسلام و داهێزرانی کە گەنجی ئێمە تووشی بووە، ئەمە گۆڕانکاریکردن تایە مەحاڵە. بەڵام وان نییە بەڕێزان.
ئێمە ئەگەر مێژووی دەوڵەتی ئیسلامی و مێژووی گەلانی ئیسلامی بخوێنینەوە ئومەتانی ئیسلامی کارەساتی وایان بەسەر هاتووە کە علەما ئەفەرمون لە تاریخی پێش ئەو کارەساتە ڕووی نەداوە و لە دوای ئەو کارەساتەش جارێکی تر ڕوو نادا تۆ تەسەووری ئەمە ئەەکەی یعنی لەمە دووە ئەوەی کە لە مێژووە بەسەر ئومەتی ئیسلامی هاتووە لە کارەساتی پشکێن گورچک بڕ کەمەرشکێن ئەڵێن بەسەر ئومەتی ئیسلامی نایەتەوە یەک نموذەجی بچووک سقوطی بەغا وەرگرە ڕوخانی بەغا لە زەمەنی تەتارەکانە وەرگرە علەما ئەفەرمون یەکەم ڕۆژ کە تەتار بەغای گرت 600,000 ئینسانیان تیاکوش لەو حەملە 2 هەفتەیەی کە کردیانە سەر بەغا 2 ملیۆن ئینسانیان لە بەغایە کوشت بەس لە بەغایە ئومەتی ئیسلامی تووشی کارەساتی تر جارێکەوە نابێتەوە بەو دەرەجەیە مەگەر قیامەت بێ خوا هەموو خەڵک لە ناوبەرێ ئەوەی کە تەتەر بە ئومەتی ئیسلامیان کرد لە شەرقەوە کە هاتن ئومەتی ئیسلامیان ڕاماڵی علەما ئەفەرمون لە سەمەرقەند لە نەیسابور کاری وایانە کرد 3 هەفتە قەتڵ و عامی خەڵکیانە کرد دوایی هاتن ئیعلانی ئیسلامی خۆیان کرد وتیان تەتار موسڵمان بووە خەڵکەکان کە موسڵمان بوون و خۆیان شاردبوونەوە و تا ئەو کاتە بەردەستی تەتار نەکەوتبوون هاتنە دەرەوە قەناعەتیان بۆی تەتار موسڵمان بووە بانگیاندا لە مزگەوتەکانە ئەوەی کە هاتە دەرەوە ئەوانیشان قەتڵ و عام کرد ئەوجا سەدێک هەبوو لە نەیسابورە ئەوانەی کە لە ژێرزەمینەکەیە هەرما بوونەوە قەناعەتیان نەکردبوو ئەوجا سەدەکەیان ڕوخان خانە وڵاتەکەیان کرد بەژێر ئاوە بە کاملی بەڵام ئومەتی ئیسلامی نەکەوت بەڵام ئومەتی ئیسلامی نەڕوخا لە دوای ئەم نەکسەیە سەلاح الدینی ئەیوبی دروست بوو دەوڵەتی زەنکیەکان دروست بوون ئیسلام قووەتی پیا کرد سەلیبیەکانیان تێک شکان لە بەیت المەقدیسە بۆیە بەڕێزان ئێمە ئەبێ قەناعەتمان بەوە هەبێ ئەبێ ئیمانمان بەوە هەبێ کە ئێمە گۆڕانکاریمان پێ ئەکرێ و ئێمە خەڵکانێکی کەم نی و هیچ کەسێک لە ئێمە کەم خۆی سیر نەکا و پێی وانە بێ بەوەی کە ئەو خوا ئەمی دروست کردووە ئەم ناتوانێت خاوەنی پەیام و ڕیسالە بێ نا ئێمە ئەتوانین خاوەنی پەیام و ڕیسالە بین خاڵێکی تر پێویستمان بە وەعیە وەعی واتە ئەبێ ئێمە هۆشدار بین ئەبێ بە ئاگا بین ئەبێ شارەزا بین لەوەی کە کاری بۆ ئەکەین لەوەی کە کاری پێ ئەکەین ئێمە ناکرێت گەنجێکمان لە زانکۆیان بێ ئەم گەنجە ئەگەر خوشکێک بێ کەسێکی باڵاپۆش بێ ئەگەر کوڕێک بێ گەنجێکی ملتەزیم و دامەزراو بێ ناکرێ ئەم کەسە وەعی بە دین و پەیام و بەرنامەکەی خۆی نەبێ ناکرێ وەڵامی بۆ سیما و ڕووکەش و ئاکارەکانی خۆی نەبێ ناکرێت کە خەڵکێک پێ دەڵێ مەسەرەن ئەم لەچکە واتای چییە یا ئەم جلوبەرگ و سیمایە یا ئەم ئەخلاق و ئاکارە واتای چێ ناکرێت ئێمە بێ وەڵام بین ئێمە ئەبێ خۆمان وەعیمان هەبێ بۆ ئەوەی ئەم وەعیە چکە فاقد و شەیئی لا یعطی ئێمە ئەگەر خۆمان خاوەنی شتەیەک نەبین ئەگەر شتەیەک لێی تێ نەگەیشت بین بەدڵنیاییەوە ناتوانین بەرامبەرەکەمان لێ ئاگادار بکەیتەوە ناتوانین پێی بگەێنین کەواتە خۆمان پێویستمان حتا ئەگەر وەعیمان نەبێ لەوانەیە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین ئیساءەمان هەبێ بۆ بەرنامەکەی خۆمان بۆیە پێویستەکە گەنجی ئێمە شارەزا بێ بەڕێزان